هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. تەلیسمی کات هەرگیز ناتوانرێ بوترێت کە ئێمە بەراورد بە وڵاتە پێشکەوتوەکان لە ڕووی هێزی مادی و بەها مەعنەویەکانەوە کەم و کورتێکمان هەیە، بەڵام ئەوەش حەقیقەتە کە لە بواری قسە ڕۆیشتن بەسەر کاتدا و هاو ئاهەنگی و تێکەڵاوی لەگەڵیدا و بەکارهێنان و سوودوەرگرتنی لە هەموو پارچەیەکی وەک گەوهرێک زۆر لە دوای ئەوانەوەین. کات بۆشاییەک نییە کە بەسەریدا بڕۆین و تێپەڕین، بەڵکو ئەو گەوهرێکە دەقۆزرێتەوە و بەکار دەهێنرێت لە بازاری هەموو ڕۆژ و سەردەمێکدا بە نرخترین کەرەستەیە و لە بازرگانی ژیانی دنیادا سەرمایە و دەستمایەیەکە بەخشراوە بە مرۆڤ. ئەوانەی دوێنێ ئەمڕۆ لە نهێنی کات تێنەگەیشتون بەهۆی دەسەڵات پەیداکردن بە سەربوونەوەر و ڕووداوەکاندا گەیشتن بە سەرکەوتن و سەربەرزی. ئەگەر بمانەوێت دیسان پێگەی بەرزی ڕابردوومان بەدەست بهێنینەوە و جارێکی تر سەردەمی شکۆداریمان زیندوو ببێتەوە و لەسەر ئاستی نەتەوەکان ببین بەلایەنێکی خاوەن سەنگ و قورسایی، سەرەتا پێویستە لەو ڕێگەیانە بکۆڵینەوە کە چۆن کاتەکانمان بەڕێوە ببین و ئەم سەرمایە خواییە گەردیلەیەکی بە فیڕۆ نەدەین و ڕێگا و شێوازی باشترین و جوانترین بەکارهێنانی کات فێرینەوەکانمان بکەین. تاقە بناغی ئەم ڕێگەیەش بریتیە لە دەستگرتنی تونند و تۆڵ بە ڕابردوومانەوە و داڕشتنی نەخشە و پلانەکانمان سەبارەت بە ئایندە لەژێر ڕووناچی ئەم بیر و بۆچوونانەدا و کاتێکیش ئەمانە دەکەین پێویستە بە عادەسەی تێگەیشتن لەو کاتی ئێستایە بڕوانین کە تێیدا دەژین. ئەجینا ئەگەر دوێنێ شکۆدار و بەختەوەر بووبین بە ئەمڕۆچی، ئەگەر ئێستامان بە شێوەیەکی گشتی خۆش و باش و جوان بێت، ئایا چی لەمانە بە میرات دەمێنێتەوە بۆ ڕۆژانی داهاتوو؟ بەڵێ، ڕابردوو دەبێت وەک تاجی سەر ڕێزی لێ بگیرێت و شانازی پێوە بکرێ، بەڵام پێویستە بە هەمان ئاست هەوڵ و کۆشش بۆ داهاتوش بدرێ تا ڕابردووە شکۆدارەکان تەنها چەند ئەفسانەیەک نەبن لە دووتوێی لاپەڕە زەرد و مۆرانە خواردوەکاندا. ئەم بوونەی کە هەر گەردیلەیەکی جیهانێکی حکمەتە و هەر چرکەیەکی وانەیەک و پندێکە سەبارەت بەو ڕۆحە بێدارانەی کە بە وریاییەوە تەماشای دەکەن. کتێبەکە هەر لاپەڕەیەکی سەرچاوی ئیلهامە بۆ دڵان و هەر دەنجێکیش لەوەوە دەبیسترێت گفتارێکە مەعریفەت بەرهەم دەهێنێت. سیرکردنی خۆری درەوشاوە و ئاسمانی شین و ئەو دەریایانەی کە بە فراوانیان بیرۆکەی ئەبەدیەتمان یاد دەخەنەوە لێرە و لەوێ لە نێوان لووتکە و پێدەشتەکاندا تەماشاکردنی دەوروبەر باسیفەتی جێنشینی سەرزەوی، بینینی قوڵایی شوێن بە یارمەتی تەلیسکۆبەکان و نزیکبوونەوە لە ئەستێرە دوورەکان، نزمبوونەوە بۆ ناو جیهانی مێژوە گچکەکان و تێکەڵاوی لەگەڵیان لە بەدوای یەکدا هاتنی بەهار و هاوین و پاییز و زستان، هەست پێکردن و ناسینی ڕووداوە سروشتیەکان، دووبارە بیرکردنەوە و تێڕامان لە جیهانی چاو و گوێ لە قوڵاییەکانی دارستاندا گوێ هەڵخستن بۆ دەنگەنامۆکان و هەڵکردنی نەرم و شیرینی باو، خشەخشی درەخت و گەڵاکان و بیستنیان، کردنەوەی ئامێزەکانی بیستن لە هەمبەر غەزەلخوانە دڵسوتاوەکانی ڕۆژ کە لە سەرلقی درەختەکان هەڵنیشتون و گوێگرتن بۆ وتاربێژە گۆیاکانی شەو، هەوڵدان بۆ بینینی لایەنی داهێنان لە سیمای پەرزگا و کارە هونەریەکانی تردا، سیرکردنی یەک لە دوای یەکی گەرم و سارد و تاڵ و شیرین و جوان و ناشیرین و بینینی گیانی کۆکەرەوە لە شتە دژیەکەکاندا لە هەموو چرکە و یەک لە دە و یەک لە سەدی چرکەیەکی ژیاندا، زیادکردنی تابلۆ جۆرا و جۆرەکانی بیرکردنەوە بۆ دنیای داهاتوو، سڵاوکردن لەو دۆزینەوە نوێ و پێکاتە تازە و شیکارە پاراوانەی کە لە جیهانی ڕۆح و ئاسۆکانی گەردووندا بەرهەمیان دێنین. بەڵێ، ژیان لەگەڵ هەموو ئەمانەدا و خێراکردنی ڕەوتی کات و پاشان لە کۆتاییدا کشانەوە وەک هیچێک لە مەیدان، ئەمەیە ڕێگای ڕۆیشتنی یەکان گیربوون لەگەڵ کاتدا. ئیتر بە ئەوانەی کە دەم لە کورتی کات دەکوتن و ئەوانەی سکاڵەن لە دەست سەرقاڵی دەکەن و ئەوانەش کە هەمیشە گوێن بە کات و زەمەن دەدەن لە بێ ئاگایی گومڕایی خۆیاندا بتلێنەوە. وەلێ ئەو ڕۆحە مەزنانەی کە هەموو پارچەیەکی کات بە ئیلهامەکانی ڕۆحیان دەنەخشێنن، هەمیشە کاتیان لە ئەندازەی خۆی فراوانتر و زۆرتر دیوەتەوە و بە قۆسنەوەی ئەم دیاریە خوایە کونج و قوشبنی ڕوودا و بوونەوەرانیان پشکنیوە. غەزالیەکان بەم بێداری و دیقەتە پەییان بە حەقیقەتی جیهانی ئەو دیوبوون بردووە و لەو داگەیشتون بە بوونی دووەم. مەولاناکان بە هەناسە پرخرۆشەکانی کات لە هۆشی خۆیان چوون و چەشنی ناڵەیەک هەموو لایەکی دنیایان پڕ کردووە. نیوتنەکان بچووکترین ڕووداوەکانی وەک کەوتنە خوارەوەی سێوێکیان بە گرنگ زانیوە و یاسای کێشکردنی نێو سینەی کتێبی گەردوونیان دۆزیوەتەوە و سەلماندویانە کە کات بەشی هەموو شتێک دەکات. ئەم باڵە بەرزانەی کە یەکانگیر بوون لەگەڵ کاتدا بە باشترین شێوە کەڵکیان لە میراتی ڕابردوو وەرگرتووە و ئەو ڕۆژگارەش کە تیایدا ژیاون
وەک بەمووی بەردەستی هەلات شیان کردوێتەوە و لەو ڕۆژەشەوە کە دەرکەوتون و ناسراون لە گەشتدایەکی دنیادا بەڕێزەوە ناویان دەهێنرێت و بە چەشنی ئەو تۆوانەی کە لەسەر سینگی تاشە بەردەکان سەوز دەبن ئەوانیش ڕەجی خۆیان لە ویژدانی سەرەتاییترین کۆمەلگاکاندا چەقاندووە. ئەوە بەختەوەرەکانی داهاتوو بە باشترین شێوە سوود لە کات دەبینن و دەزانن چۆن لە کاتی بیرکردنەوەدا کار بکەن و لە ناوەندی کاردا بخوێننەوە و کاتێکیش دەخوێننەوە خزمەتکردن بە ئامانج و هەزرە باڵەکانیان فەرامۆش نەکەن. دەزانن چۆن هەمیشە زیندوو هەردەم ڕەنگا و ڕەنگ بن.